بازارەکەمان ڕاوەستا بە هەموو نوعچی بازار نییە. لە مەودووە ئۆتۆمبیلی جۆری لێگزس و هەروها ڕانز ڕۆڤەر و هەروها جی کلاس ئەگەر مۆدیلی 2023 و 24 و 25 بێ دەتوانێت بکات بە تەکسی و کاری پێ بکات. ئەمە بەپێی بڕیاری وەزارەتی ناوخۆ کە لە 28 ئەم مانگا دەرچووە. من هاتوومەتە نێو پێشانگەکانی فرۆشتنی تاکسی و دەمەوەی ئەو کەسانی کە لێرەن بیان دوێنم بزانم ئایا ئەم بڕیارە کاری کردوتە سەر بازاری تەکسی یاخود کاری کردوتە سەر کڕین و فرۆشتنی تەکسی یان نام. مامەجان سلااوت لێبێ بەخێر بێ زۆر سوپاس لێرە کار دەکەین. بەڵێ ئەم بڕیارە تا چەند کاری کردوتە سەر کڕین و فرۆشتنی تەکسی قەرارە لێ ئەوە 24 کاتژمێرە دەرچووە بازارەکەمان ڕاوەستا بە هەموو نوعچی بازار نییە. ئەم بڕیارە تا چەند لە سوودی شۆفێرانی تەکسیە جارێ سوودەکانی دێکەوتەکانی دیار نییە بەس یەکەم کەس ئەوە بازارەکەی ڕاگرت هەتا ئەو کاتەی بەس بەجێرەی ئەو ڕێنمایانەی یعنی کە تێیدایە زۆر ڕقازە نیە لەبەرەوەی پێکەریەکی زۆر هەیە. یەکەم دەرێ 89 زۆری سیارە دەکرێت بە تەکسی کە 89 زۆر بکرێت دەرێ ئەو ژمارەیە لە تەکسەکەی بکەوە لەو سیارەی بدا. هێشتا ڕوونکردنەوەکان بە جوانی دیار نییە نازانین ئایا لێکەوتەکانی چۆن دەبێت. دەبێت تەکسیەک کەوا ژمارەکەی بداتە کەس بە سیارەیەکی نوێتر ینی دواترش تەکسەکە پارەی ژمارەکەی وەردەگرێتن. ئەمانە لە سوودی خاوەن تەکسەکە نییە زۆر 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 شتەی باشە ئەگەر ئاوە وەکو خۆی کە قسەی لەسەر کراوە خاتری شەریکات و خاتری ئەولا و ئیملای پێ نەژیرێت زۆر زۆر قرارەشی جوانە. ژمارەی تەکسەکەت لێکەوە لە ژمارەی تەکسێکی نو بدا کۆنی بکە بە نو بەڵام دەبێت ئاسانکاریش بکرێت لە ئەوەی لۆگۆی پێوەیە ئێستا و تەکسیانە زۆربەی دوو خاوەنیان هەیە دوو سەنەوی هەیە ئێخرەوە زۆر بار قورسێ شوفێری تەکسی سنەوی خصوصیەکەی هەیە لەگەڵ تەکسیەکە نا تەکسیەکەی هەیە لەگەڵ لۆگۆی کارپێکردنی کە معلوماتی هەموو سایقی تەکسیەکەی لەسرە ئەوەش دەبی کابرا بێ پەنجەمۆری بکە ئەوەش کابرا بزربی بە ناوی ناکرێت دوو نوع کێشە لە بۆ تەکسی هەیە. ئەوە زۆر قورسە لە بۆ ئەوەی کە بتانی بە ئاسانی تەکسیە کۆنەکەی بکە بە نوێ دەبی ئاسان کارێک لەو لۆگۆیش بکرێ. ئەگەر ئەو بڕیارەی دایتیان ئەوەی کە خینیتمانەوە وەکو خۆی بیتەنها سیارەکان نەوعەتیان گەلە زۆر وەکو تازە خۆت باست کرد ئەگەر لەمە دووە لە جی کلاسێک لێکززێکمان لە زادی دینی بە تەکسی ئوزرەوە پێمان سەیر نەبێ ئەوە ناکرێەوە چۆن دەکرێت خەر سیارەی گران بەهای ینی نازانم زۆ شەریکاتەکان خاوەنەکانیان چۆ قبول دەکەن خۆی دەرێن بم شەریکەی بم قبولی نییە سیاری لە هیچ دنیا تەکسی بێ بەژێری ئەو ڕێنمای بێمش دەکرێت بە تەکسی ئەخرەوە نازانم خۆیانەوانێ بڕیارەکاندا دەبێت دیاری بکەن چ زۆرە سیارەیەک و ژینگە و هەوایەکەی ئێمە کوردستان باوەڕ ناکەم ڕێک بدا ئەو هەموو سیارە ئەو هەموو نوعەتە نوعەتی خراپەیە باشە مام ناوەندەیە تا ئێستا لە کوردستان نیسان و توێتە بەڕاستی باش بووە لە بۆ کوردستان. مام زەمان پێش ئەم بڕیارە ڕۆژانە چەند سیارەتان ینی کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت ئێستا چەندە؟ ئێستا هەر هیچ دابەزی هیچ ئەمڕۆ هیچ سیارێک لە معرض پێشنگاکەیمە نەفرۆشایە هیچ ئەو عقد مۆجودە بەڵام عیبی نەبوو تا پێرێش بازار خۆی لە ڕەمەزانەوە ئەوەک دروست بوو لە ناو ینی ئەوەی تەکسی گوتیان بە سیارە دەکرێت بە تەکسی زەعیفێک لە بازار پێوە دیار بوو بەڵام لەو شەوانە بینیمان لە کەناڵێک گوتی ڕەفەس کرا و هیچ شتێک لە گۆڕێنێ و کەچی سێ ڕۆژ 72 سعاتی بەسەدا نەچوو بڕیارەکە دەرچوو ئەوش بۆ زەرەر بۆ بازێ خەڵک سەرچاوە بەڵێ بنرانی 1940 من پەیوەندیدار بەم بابەتە قسەم لەگەڵ هێمن میرانی کرد کە بەڕێبەری دیوانە لە وەزارەتی ناوخۆ ئەوەی بە من وت کە ئەم ڕێنمایانە دەرچووە ینی ئەم کارە تەنها بە ڕێنماییەکان جێبەجێ دەکرێت یاخود ئەو ڕێنمایانە لە سوودی ژینگەیە و هەروەها لە سوودی خاوەن تەکسیەکانە کە تەنها ئەو ئۆتۆمبیلانەی کە دۆستی ژینگەن ینی سێ جۆرە دانەیەکیان هایبێردا ینی هایبرێت ئەوەی کە کارەبایی و بنزینە دانەیەکیان کارەبایە دانەیەکیان ینی بابرێن بنزین و غازی LPG ئەمانە کە بە دۆستی ژینگە ناسراون و لە گوێرەی ڕێنمایەکان بە جوێرەی ڕێنمایەکان ئەمانە دەتوانن بکرێن بە تەکسی بەڵام بە پێی ڕێنمایی